لە ڕۆژی 6 حوزەیراندا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوونەوەیەکی تایبەتی بەڕێوەچوو تەنیا بڕیار لەسەر هەڵبژاردننی 12 ئایار نەدرا، بەڵکو ئەو نیەنێش ئاشکرا بوو کە ڕێکخراوی گورگە بۆرەکان دزان کردووەتە نێو ئەنجومەنەکە و ڕەنگە بڕیارەکانی ئەو کۆبوونەوەیەش لە ژێر ئەژموونی ئەو ڕێکخراوەدا دەرچوو بێت. ئەم وێنەیە لە 6 حوزەیراندا تۆمار کراوە ئەم سێ کەسە خۆشحاڵن کە دەنگی تایبەتی هەرێمی کوردستانیان هەڵوەشاندووەتەوە، بەڵام تەماشای ئاماژەی دەستی کەسی ناوەڕاست بکەن. ئەو کەسە ناوی نیازی میعمار ئۆغڵووە، بڕاردەری ئەنجومەنی نوێنەرانە و تورکمانێکی تونڕەوە. ئاماژەکەی دەستشی ئاماژەی ڕێکخراوی گورگە بۆرەکانە کە ڕێکخراوێکی تونڕەوی تورکیە و بە ئۆلکو ناسراوە لە تورکیا وڵاتانی تری ناوچەکە کار دەکەن و بە شێوەیەکی تایبەتی دژایەتی کورد دەکەن. ئەم ڕێکخراوە لە کۆتایەکانی ساڵی 1960 لەلایەن عەقید ئالب ئەرسەلان تورک دامەزرا و ناوی ڕێکخراوەکەی لە ئەفسانەیەکی کۆنەوە وەرگرتووە کە باس لە پەیوەندی گورگ و تورک دەکات. ئەوە ئەفسانەیە پەیوەستە بە بنەڕەتی ڕەگەزی تورکی لە دەشتایەکانی ئاسیای ناوەڕاست. گورگە بۆرەکان نوێنەرایەتی ڕەوتی نەتەوەی تونڕە و فاشیستی دەکات و باڵی نیمچە سەربازی پارتی بزوتنەوەی نەتەوەی تونڕەوە کە ئێستا لە تورکیا وەک حیزبێکی سیاسی چالاکی دەنوێنێت و یەکێکە لە هاوپەیمانەکانی ئەردۆغان. بنەمای سەرەکی کارکردنی ئەم ڕێکخراوە کارکردنە بۆ بەرژەوەندی نەتەوەی تورک بابێ ڕەچاوکردنی بەرژەوەندی و مافی نەتەوە و گەلانی تر. ئەوان دەیانەوێت بگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی گوایەگەلی تورک خاوەنی شکۆ بووە و مێژوویەکی دێرینیان تۆمار کردووە. گورگە بۆرەکان هەوڵ دەدەن بۆ یەخستنی تورک لە یەک دەوڵەتدا کە سنوورەکەی لە باڵکانەوە بەرەو ئاسیای ناوەڕاست درێژ دەبێتەوە با تێپەڕین بە تورکیا ئێستادا. یەکێک لە بنەما سەرەکیەکانی کارکردنی گورگە بۆرەکان سوودوەرگرتنە لە مێژووی خلافەتی عوسمانی بۆ بەرژەوەندی خۆیان و دەیانەوێت بەشێکی زۆری قەڵەمڕەوی ئەو کاتی خلافەتی عوسمانی بگەڕێنەوە بۆ دەوڵەتی تورکیا یان دەوڵەتە چاوەڕوان کراوەکەیان، بۆ ئەوەش هەوڵ دەدەن بۆ یەخستنی نازنامەی تورکی و ئاینی ئیسلام لە یەک پاکێشدا. گورگە بۆرەکان بە هەموو شێوازێک دژ بە کوورد دەوەستنەوە و هەوڵی دروستکردنی دوژمنایەتی دەدەن لاگەڵ نەتەوەکانی وەک کورد و یۆنانی و ئەرمەن و گروپە ئاینەکانی دیکەی وەک جوولەکە و مەسیحی. هەڕەشە و مەترسیەکانیشیان لەسەر ئەو گروپ و نەتەوانە ڕوون و ئاشکرایە و تەنانەت گەیشتووە تا ڕەشەی کوشتن. جگە لە چالاکیەکانی ناوخۆی تورکیا گورگە بۆرەکان بە شێوازێکی جۆرا و جۆر لە وڵاتانی دراوسێ و دەوروبەری تورکیا و ئەو وڵاتانەی ڕەوەندی تورکیان لێیە لا کار و چالاکی دابوون. ئێستاش جارێکی تر سنووریان بەزاندووە و لە عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکانی تر کار دەکەن.